لە پێغەمبەرەوە صلى الله عليه وسلم فێر دەبین. لەبەر خەڵک خۆتت بیر نەچێت. زۆر نەو کەسانەی لە پێناو خەمخۆری خەڵکدا خۆیان لەبیر کردووە. کەسانێک هێندەی خەیاڵیان لای ئەوەیە خەڵکی پەروەردە بکەن لەسەر گفتار و ڕەفتاری چاک و نیەت و بیرکردنەوەی جوان بیریان لای خۆیان نەماوە. خەریکن گیرفانی دڵی خەڵک پڕ دەکەن و خۆیشیان بەرەو مایە پوچی و ملی ڕێیان گرتوۆتە بەر. سەرت سوڕ نەمێنێت لەم قسانم، بڕوانە چەند کەس هەن بەدەیان جار باسی فەزڵ و گەورەی شەو نوێژ بۆ خەڵک دەکەن کەچی بەهۆی سەرقاڵیانەوە بیریان لای نوێژە بە کۆمەڵەکان نەماوە. کەسانێک وانەی پەروەردەیی پێشکەش دەکەن لەسەر شێوازی مامەڵەی دروست لەگەڵ منداڵان کەچی کەمترین کاتی خۆیان نادەن بە منداڵەکانیان. بە دەقی قورئان و فەرموودا ڕێگاکانی بەختەوەری خێزان باز دەکەن کەچی بەهۆی بێباچی یان بێ ئاگاییانەوە فرمێسکی هاوسەرەکانیان سنووری شەو و ڕۆژ و دیواری ماڵ و کۆڕ و کۆبوونەوەکانی تێپەڕاندووە. مەرج نییە ئەمانە کەسانی دووڕوو بن. زۆرجار ئەگەر نیەتە باشەکانیان دابەش بکرێن بەسەر شارێکدا بەشی هەمیان دەکات، بەڵام ڕێڕەوی بەجێگەیاندنی نیەتەکانیان هەڵەیە. پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک باسی گەورەی هەر پەرستشێشی دەکرد پێشەمیان پشکی شێری بۆ خۆی هەڵدەگرت. پێشەوەی فەزڵ و گەورەی هەر پەرستش و ڕەفتارێکی جوان بۆ هاوڵانی بخاتە ڕوو خۆی بەرهەمی ئەو فەزڵەی دەچنیەوە.